تەزویر و ساختەکاری ئەو کەلتورە قێزەونەی دوو حیزبی دەسەڵات لە ماوەی 27 ساڵی ڕابردوو گرنگیان پێداوە و بەهۆی سەختەکاریەوە درێژەیان بەدەسەڵاتیان داوە. ئەوان بەم تەزویرانەش نەوەستان لە هەڵبژاردننی 30 ئەیلول بە هەزاران نفوس و جنسیەیان بە ناوی خەڵکەوە ساختە کرد و دەنجیان پێدا. جاران ئەگەر جنسیە و نفوسی مردووانیان بەکارهێنابێ ئەم جارە لە جیاتی زیندوان دەنجیاندا. دروستکردنی ڕێژەیەکی زۆری نفوس و جنسیە لەلایەن پارتیەوە لە سۆران مەترسی گەورەن بۆ سەرژیانی هاوڵاتیان و ڕێژەی تاوان بەم سەختەکاریەوە زیاد دەکات. بەدەیان هاوڵاتی لە کاتی چوونیان بۆ دەنگدان دەنجیان لە جیاتی درابوو. سەرەڕای ئەوەی ئەو هاوڵاتیانەی نەچوون بۆ دەنگدان بە جنسیە و نفوسی سەختە دەنجیان لە جیاتی درا. هەر سێلانی کۆمەڵ و گۆڕان و یەکگرتوو لە سۆران دوای کۆتایی هاتنی پرۆسەی دەنگدان سەرجەمە و سەختەکاریانیان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی خستە ڕوو کەوا حیزبی دەسەڵات لە سۆران ئەنجامی دابوون. ئەم تەزویرە کە ئەکرێتن بە تایبەتی ئەو بەڵگەنامانەی کە تەزویرەکرێن ئەو بەڵگەنامانە بەڕاستی تاوانی زۆر گەورەیان لەوانەیە پێ ئەنجام بدرێتن. بۆ نمونە بە ناوی من و بە ناوی تۆ بە ناوی هەر کەسێکەوە لەوانەیە بەڵگەنامە دروستکرابێت و ساختە کرابێتن لەوانەیە بەیانی بەو تەسکەرە و بەو جنسیانە چەندین تاوان ئەنجام بدرێتن کە خەڵکێکی بەری لەوانەیە بەری بێتن لەو شتانە. نەفەر هەیە 4-5 جنسی بۆ دەراتووە 4-5 تەسکەرە و هەویەی بۆ دەراتووە. باشە بەوانە بەیانی هەر یەکە و بە ناوێکیشە ئەو کەسە بچێتن خۆی تەعیم کاتن بەو هەموو ناوانە چێ یعنی گرنتی ئەوە دەداتن کە ئەو کەسە ئەو کاتە چەندین بندیواری تر دروست دەبێت و ئەو کاتە بڵێن پەشێمان بوو نیشتێکی هەڵەما کرد. تەزویر غەش پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمیت من غەشەنا فەلەیسە منا و من غەشە فەلەیسە منی. هەر کەسە غەش بکات تەزویر بکات لەسەر ڕێبازی منیە لەسەر دینی منیە یان لەسەر ڕێبازی ئێمە نیە. جا ئەگەر هەمووەکو تاوانکو خەتێکی ڕاست کە ڕێبازی ئیسلامە لەسەر خەتەی لایدایە یانەوە تۆکو ڕێبازی پێغەمبەری صلی الله عليه وسلم وەکو سنت تەماشا بکەیت. بەڵام ئەو بە دقیقی دەگە ئەوەی کە لەسەر ڕێبازی پێغەمبەری نییە صلی الله عليه وسلم. ئەو فەرمودەیەش پێم وایە هیچ کەسێک نییە لە ئێمە ئەگەر نەشی خوێن بی تۆ گوێی لێ نەبی. دروستکردنی جنسیە و نفوس بە مۆری دەوڵەت بە ناوی خەڵکەوە دەچێتە بواری تەزویر و ساختەکاری و بەپێی مادەی 289 قانونی عقوباتی عراقی هەر کەسێک نووسراوێکی ساختە کرد سزا دەدرێت بە بەندکردن کە ماوەی لە 15 ساڵ زیاتر نەبێت. یاساناسێکیش داوا دەکات داواکاری گشتی لەسەر ئەم ساختەکاریە بێتە دەنگ و بێلانی خۆی بپارێزێ چونکە مەترسی بۆ ژیانی هاوڵاتیان هەیە. ئەمە یاسای سزای عراقی لە بابی پێنجەمە لە فەسلی یەکەم لە مادە 275 بەدواوە باسی ئەم حاڵەتەی بۆ کردوینە هەر کەسێک هەڵبستێتن مۆری دەوڵەت یاخود ختمی دەوڵەت لەو شتانە بۆ لە نفوسە یاخود بڵێن لە جنسی عراقیە بەکاربێنێتن ئەوە سزایەکەی بۆ بڕیوەتەوە. یاسای سزای عراقی 10 ساڵی لە بۆ داناوە کە ئەم کەسە عقوبە بدرێتن. گرنجیدانی هەردوو حزبی دەسەڵات بە سەختەکاری و تەزویر لە حکومڕانی وای کردووە حکوومەتێکی لەرزۆکمان هەبێت و یاساکانیشی تەنها لە سەرچینی هەژار و بێپشتیواندا بسەپێنرێت و کاربەدەستانی بەهۆی دزی و ساختەیەوە ببنە ملیاردێر و هاوڵاتیانیشی لە دۆخێکی خراپ گوزەران بکەن. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.